بۆ مووقیفە توندە بەرامبەر ئێرانیەکان بەس بۆ ئێرانیەکان براوە ڕێزەکەم ئێرانیەکان وەکو تورکیا نین. ئێستا تورکیا علاقەی لەگەڵ پارتی هەیە، پارتیش علاقەی لەگەڵ تورکیا هەیە، بەڵام تورکیا میتی تورکی نهاتۆتە ناو هەموو گیان و جەستەی پارتی و تاکو بڵێت تەحەکم لە هەموو شتێکاکەم. بەڵام ئێران بە هەموو معنای کەلیمە وەکو ئیستعمار و ئیستیفان هاتۆتە ناو منطقەی زۆنی سەوزەوە. لێی کردوون بە شیعە لە قیاداتیانە، دەستکاری هەموو شتێکی کردووە. 1 دانە ملیارد دۆلاری مانگانە دەسەکەوێت بەس لەو زۆنی سەوزەوە کە ئەڕوە. تەماتەی ئێمە بە داماوی خەڵک پێگەێنێ کاک عەبدولستار وەزیرێکی ممتازە، حافظ قورئانە، پیاوێکی بە ئەدەبە و کوڕە جوتیارە، بەڵام ئەو چی بکە کە ئینتاجی کوردی پێگا لە شیراز و ئینتاجی ئێرانی ئەگاتە ناوچەکە ئەوەی خۆمانە ڕزێ و ئەنجا ئەوی تریش هەرزانترەکە. مەشروع شەڕێکی گەورەکە ئێران شەڕی وجود لەگەڵ ناوچەی ئێمەیەکە. هەوڵەکانی یۆرانیۆمەکانی هەموو زبڵی یۆرانیۆمی هەموو لە پێنجێنە دەفن کردو.